تۆپی سەرمێزییانەی ئاشتی بۆ بەیەکێکلەتی بە دیارەکانی کوردستان و بەردەوام ڕکابەری دەکات لەسەر پاڵەوانتیەکان کە خاوەنی 25 یاریزان لە سەرجەم ئاستەکان لە ئێستاشدا یاریزانان یانەکە سەرگەرمی ئامادەکارین بۆ پاڵەوانتی تۆپی سەرمێز کە لقی سلێمانیەکەی تۆپی سەرمێز کردوێتەوە. پاڵەوانەتەکە بۆ ئاستەکانی خونچەکان و بێچوشێران و تازە پێگەیشتوانە لەسەر هەردوو ئاستی کوڕان و کچان. ئێمە لە ئاسیای زانەکان زۆر ڕازین، ینی هەمیشەوە ئەڵێم شانسی ئەم جیلەی ئێستا کە ئەم بەهۆی ئەم قەیرانی داراییە و بۆی ئەم کێشمەی یەکێتی تۆپی سەرمێزی عێراقیش و یەکێتی تۆپی سەرمێزی کوردستانیش کەوتمان هەر بەناو هەیە وای لێ کردووە کە ئاسیەم یاریزانانە ئاسیان باشە، بەڵام ئەگەر بەهاتەیە وەکو ساڵانی ڕابردوو پەڵانتی هەڵبژاردەی عێراقە بواە لەسەر ئاستی تەمەنیەکان و بەشداری لەگەڵ هەڵبژاردەی عێراقا بڕۆشنایەتە دەرەوە و بەشداری پەڵانتی عەربی و ئاسیایی و جیهانیەکانیان بکردایە تەمان زۆر بەرە و باشترە ڕۆشتن. پاڵەوانتەکە لە ڕۆژی 20 مانگ دەست پێ دەکات کە یاریەکانی لە هۆڵی فایق قەساب دەکرێت، یانەکانی سلێمانی و پێشمەرگە و ڕانی و پەیام و دەربەنیخان و ئاشتی بەشدارن. نزیکەی 20 ڕۆژە مشق و ڕاهێنان دەکەین بۆ پاڵەوانەتی نادیەکانی سلێمانی، چۆن ڕۆژە زۆر بەباشی تەمرینەکەین و هیوادارین ئاستێکی باش بەدەست بێنین. نزیکەی 20 ڕۆژە خۆمان ئامادە کردووە بۆ ئەم بتوڵەیە بۆ ئەوەی هیوادارین ئاستێکی بەرز بەدەست بێن بتوڵە بۆ بەرزکردنەوەی پلە ئاستی خۆم و یاریزانەکانی هەموو بتوڵەکە باشە. ماوەی 5 ساڵە یەکێتی تۆپی سەرمێزی کوردستان نەیتوانێت پاڵەوانتی خول یانەکانی کوردستان بکاتەوە، یانەکانیش پەنادەبەنە بەر یاری دۆستانە یاخود خولەکانی عێراقیان ئەو خولانەی لەسەر ئاستی شارەکان دەکرێتەوە. ئەمە لە کاتێکدایە لە چەند مانگی ڕابردوو لە شاری سلێمانی سندوقی هاوکاری دانرا لەلایەن هاوڵاتیانەوە کۆمەکران تا بتوانن خولی تۆپی سەرمێز بکەنەوە. شمان ڕۆڤگەلی کوردستان، سلێمانی.